لە ڕۆژی جیهانی کرێکاراندا کرێکارانی هەرێم بێکار و خەمبارن. تاکەی دەسەڵات خەمسار دەبێت لە نەبوونی یاسای کار و دەسەبەر نەکردنی سەلامەتی و کۆمەڵایەتی بۆ کرێکاران. بۆچی ڕێکخراوە کرێکاریەکان لە هەرێم نەیانتوانیوە ماف و سەلامەتی بۆ کرێکاران دەستەبەر بکەن؟ شەڕیەکێتی و پارتی لەسەر پارە و دەسەڵات کرێکارانی بێکارتر و بارگرانتر کردووە. ڕۆژی جیهانی کرێکاران ڕۆژی بەدەستهێنانی زیاتری مافەکان. ڕۆژی 1 ئایار بە ڕۆژی جیهانی کرێکاران و چینی ڕەنجبەران دیاری کراوە. لە زۆربەی وڵاتان لەم ساڵیادەدا کرێکاران بەگشتی و سەندیکا کرێکاریەکان خۆپیشاندانی هێمنانە ڕێک دەخەن و داوای زیادکردنی کرێکار و لە هەوڵی دەسەبەرکردنی مافی زیاترن بۆ کرێکاران. بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆیەوەی سەندیکا و ڕێکخراوە کرێکاریەکان تا ڕادەیەکی زۆر نوێنەرایەتی کرێکاران و چینی ڕەنجبەران ناکەن و زۆرینەیان سەر بە حیزبە دەسەڵاتدارەکانن. هەر بۆیە مافی کرێکارانی کوردستان بە نادیاری ماوەتەوە و چارەنووسیان نادیارە و بێپێشەنگن. لە هەرێم کرێکاران نیگەرانن لەو دۆخەی بەهۆی شەڕی پارتی وێچێتی لەسەر پارە و دەسەڵات خوڵقاندویاندا، چونکە دادێت ڕێژەی بێکاری ڕوو لە زیادبوونە و کرێکارانی شکاری ڕۆژانەیان دەست ناکەوێت و بارگرانی زیاتر کەوتۆتە سەر شانیان. بەشێکی تری کرێکاران دەڵێن نیگەرانین لەوەی ئەو سامانە زۆرەی هەرێم بە دادپەروەرانە دابەش ناکرێت. دەسەڵاتیش ڕێگەی بۆ هەزاران کۆمپانیای بیانی کردوتەوە بێنە هەرێم و بە ئارەزووی خۆیان کرێکاری دەرەوە بێنن بە هەرزان بێگوێدانەوەی کە خەڵکێکی زۆر لە هەرێم بێکارن. ئەوە شێندەیتر ڕێژەی بێکاری لە هەرێم زیاتر کردووە و دەستیکاری ناوخۆیشی بێبەها و هەرزان کردووە و وای کردووە پشتگوێ بخرێن. بە پێی مادەی 23 جارنامەی مافەکانی مرۆڤ کە باس لە یاسای کار دەکات هەموو کرێکارێک مافیەوەی هەیە ئەو کرێکاری پێی دەدرێت بەشی بژێوی بکات و خۆی و خێزانیش کۆمەندانە بژی و دەستەبەری کۆمەڵایەتی هەبێت. بەڵام لە هەرێم کرێکاران نە بەشکۆمەندی دەژین و نەکاریان دەست دەکەوێت و نەبیمەی سەلامەتی و دەستەبەری کۆمەڵایەتیان هەیە و نەیاسایەک هەیە بیان پارێزێت. هەروە کارکردنی کرێکارانی هەرێم ڕێک نەخراوە و لە کاتی هەر ڕوودا و مەترسیەک کە لە کاتی کار ڕوبەڕوویان ببێتەوە. نەخاوەنکار و نەبەڵەندەر و نە هیچ کەسێک بەرپرسیارەتی هەڵناگرێت و زەرمەندی یەکەم کرێکارەکە دەبێت. بەشێک لە ڕێکخراوە کرێکاریەکان دەڵێن لە هەندێک وڵات بە جۆرێک پارێزگاری لە مافی کرێکاران دەکرێت هاوتای فەرمانبەرانی کەرتی حکومی. کرێکارانی کەرتی تایبەتیش بە یاسا مافەکانیان پارێزراوە و لە دوای تەمەنێکی دیاریکرا و خانەنشینی دەیانگرێتەوە و سەرجەم ئەو ئیمتیازانەی بۆ کەرتی حکومی هەیە بۆ کەرتی تایبەتیش هەیە. بەڵام ئاخۆ کەی کرێکارانی هەرێم بۆ مافانەیان شاد دەبن.